دوای هەواڵێکی دیکەمانەوە ئەم جارایانە چین بۆ چەمچەماڵ کە لەوەیە کۆمەڵی هونەرە جوانەکانی چەمچەماڵ لە هۆڵی کەمپی نوێی زانکۆی چەرم و شانۆیی CMیان نمایش کرد. وە چالاکیەکە لە بیرەوەری مەرگەساتی کورد ڕێکخرابوو و بڕیارە ئەم شانۆیە بەشداری لێکێک لە فستیڤالەکانە بکە کە فستیڤاڵی ئامادی باکووری کوردستانە کە 28 وڵات بەشداری تیاکەن. ئەڵێ جۆرێ هەنگاو هەڵگرن کە لەوانەیە قاتت بە عەرز نەکا و دنیا تەواو بێ. بەناوی خوای گەورە من سۆرانی حسێنیم زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆ لە شاری چەمچەماڵ پایتەختی ئەنفالم بە هاوکاری کۆمەڵی هونەرە جوانەکانی چەمچەماڵەوە چەند ساڵێکە خەریکی ئیشین. ئەم ساڵیش ئەم ئیشمانە کە بژێر کراوە بۆ فستیڤاڵی نێونەتەوەیی ئامەد لە تورکیا. ئەم شانۆمان هاوە لە زانکۆی سپی پێشکەشی خوێندکارانی ئێرەمان کرد. پەیامی شانۆکەمان ئاشتی و خۆشەویستی و عەشق و پێکەوە بوونە و لەم شانۆوە داوای ئەوەیەکەین کە تاکبوون باش نییە بۆ نیشتمانەکەمان، داوای ئەوەکەین کە هەمومان پێکەوە بووین و دووری گرین لە درۆ و نەفرەت و پڕبین لە عەشق و خۆشەویستی. ئەم شانۆ لە چەند وڵاتی تریشە هەر پێشکەش کراوە، شانۆکی سەرکەوتوو بووە، بەس ئەم جارە سەرکەوتووتر بووین بەهۆی زەحمەتەکانی ئەندامانی کۆمەڵی هونەرە جوانەکان و ئەم شانۆ ئەم جارە بە دەرهێنەری دکتۆر شێرزاد حەسەن لە چەمچەماڵێکی لە دڵسۆزانی چەمچەماڵ و گروپی موزیکی کۆمەڵ و یارمەتی هەمویان بەڕاستی ئەوان نەبوونایە من ئەوان نەمەتوانی عەرز بکەم و سپاسیانەکەم. سپاسی ئێوەشەکەم. شانۆی سنتیمەتر یەکێکە لەو شانۆیانی کە پەیامی ئاشتی و پێکەوە ژیان و ئازادی و لەگەڵیان نەهامەتەکانی گەلی کورد دەگەیەنێ بە جیهان. لەم شانۆیە نووسەر ئاماژەی بە مێژووی گەلی کورد کردووە کە مێژوویەکی پرشنگداری هەیە لە بەرەنگاربوونەوەی دوژمنان و ئەوانەی کە دایم داوای خوێن و داوای کوشتن و داوای لەناودانی پیر و گەنج و لاوی ئەم وڵاتاکەن. ئێمە وەکو ستافی کۆمەڵی هونەرە جوانەکان و بە شانۆی سانتیمەتر دەچینە شاری ئامەد بۆ ئەوەی پەیامی ئاشتی گەلی کورد بگەێنین کە پەیامێکی نەبڕاوی مرۆڤایەتیە و هەموو جیهان تێبگەێنین لەو پەیامە کە کورد نەتەوەیەکە مرۆڤەکانی بەردەوام داوای ئاشتی و ئارامی و ئازادیەکەن بۆ خۆیان و بۆ گەلانی ناوچەکەش.